ئێستا سەرچاوە ئەمنیەکان بە هێنارتیان ڕاگەیاند کە گومانەکەن لەلایەن کەسوکارەکەی کوژرا بێ. من ئێستا وەکو تیمی هێنارتیا توێنێتە یەکێک لە گوندەکانی سنووری شوان لە سنووری قەزای چەمچەماڵ دیارە ئێستا هێزە ئەمنیەکان و ئاسایشی ڕۆژاوای سلێمانی پۆلیسی چەمچەماڵ پۆلیسی بەڵگەوتاوان هاتوون لە گۆڕستانێکی کۆنی نزیک گوندی برایم ئاغا لە ناوچەی شوان سەرقاڵی هەڵدانەوەی چاڵێکن کە گومانەکرێت تەرمی دوو کچی تێدا بێت لە ئێستادا لێکۆڵینەوەکان بەردەوامە بۆەوەی کە ناسنامەی و دوو تەرمە ئاشکرا بکەن ئاخۆ ئەو دوو تەرمی و دوو کچن کە چەند ڕۆژێکە هێزانیەکان زانیاریان پێگەیشتووە کە لەلایەن کەسوکارەکانەوە کوژرا بێتن. بەڵێ دیمەنانەی بینن دیمەنی ڕاستەوخۆن دیمەنی ڕاستەوخۆی گۆڕستانێکی کۆنی نزیک گوندی برایم ئاغا لە ناوچەی شوان وەگاماژەن پێکردێ زانیەکان سەرقاڵی هەڵدانەوەی چاڵێکن کە بەپێی زانیارەکانی خۆیان ئەو چاڵە تەرمی و دووکچی تێدایە کە چەند ڕۆژێکە دەنگۆی کوژرانیان بەڵاو بۆتەوە سەرچاوی تایبەت بە هێزانیەکانی ڕاگەاندووە کە گومانەکەن باوکیان کوشتبێتی بۆ ئێستاکە تەرمەکانەوە وەک لە دیمەنەکان بینێت تەرمەکان دەرێنرێن و بە ئۆتۆمبیلی تایبەت بە گواستنەوەی تەرم ڕەوانەی نەخۆشخانەکانی چەمچەماڵ و پزیشکی دادی سلێمانیەکرێ بۆ لێکۆڵینەوە توێکاری زیاتر لەسەر تەرمەکان. ئەف بودەما 20 ڕۆژان دەبە بە دەستە هێزن ئەولەکاریە و بێ